مثلا لای پارلمان و حزبەکانە ئەوان چ بڕیارێک بدەن طبعا ئەوە دەبیتە بڕیار. کەمتر لە 60 ڕۆژی دیکە ویلایەتی مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆتایی دێت، بەڵام وەک چاوەڕوان دەکرا ئێستا زۆرترین مشتومڕ لەسەر ویلایەتی بەرزانی و یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکرێت. سەرەڕای کێشمە سیاسیەکان، بەڵام بارزانی جگە لە داواکەی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە 20 ئابدا هیچ ڕایەکی دیکەی لەسەر ئەو پرسە نەداوە کە ئێستاش دوای ئەوەی پەرلەمان خوێندنەوەی بۆ پرۆژە یاساکانی ئێمارکردنەوەی یاسای سەرۆکایەتی کرد، مەلملانەکان لە قۆناغێکی نوێدان. بەڵام بارزانی پێشتر چەندین جار و لە چەندین بۆنەدا قسەی لەسەر پرسەکە و ویلایەتەکەی کردووە و لەم راپۆرتەدا بەشێک لە لێدوانەکانی جارێکی دیکە بڵاو دەکەینەوە. لە وتوێژێکی ڕادیۆییدا لەگەڵ دەنگی ئەمریکا کە ڕۆژی 20 نیسان ئەنجامی داوە دەڵێت بە هیچ شێوەیەک ڕازی نابێت ویلایەتەکەی بۆ درێژ بکرێتەوە. بە هیچ شێوەیەک ڕازی نابم ماوەی سەرۆکایەتی درێژ بکرێتەوە. بارزانی لە دوایین سەردانیدا بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند لێدوانێکی جیاوازی لەسەر پرسەکەدا و ڕۆژی 6 ئایار لە ناوەندی ئەتلانتیک ڕایگەیاند با پەرلەمان و حەزبەکان بگەنە ڕێکەوتن و هەر کەسێک پۆستەکەی وەرگرت پیرۆزی بێت. طبعا من يعني دلیلم هەیە لە ساڵی 1991 لە دوای ڕاپەڕین خۆم گوتم ئێمە هەڵبژاردن نەکەین، شەرعیەتی شۆڕژگێڕیتەوە و ئیترەبیتە شەرعیەتی دەستوری، ئەمە من داوای هەڵبژاردنم کرد. 2 ساڵ پێش ئێستا کە 2 ساڵە تەمدید کرا من نامەم بۆ پەرلەمان نووسی کە لە خلالی ساڵێکدا ئەو مەسەلە کوتایی پێبینن و هەڵبژاردن بکرێتن و هەر کەسی دەرچوو پیرۆزی بی و من ئەمانەتەکە تەسلیمی دەکەم. لە چاوپێکەوتنێکی دیکەشدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا لە 8 ئایاردا بارزانی جارێکی دیکە لەسەر وادەی کۆتایەتنی ویلایەتەکەی وتی دەبێت خەڵک ڕاستەوخۆ سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێرن. بەڵام ڕێی منی شخصیەوەیە ئەبی خەڵک ڕاستەوخۆ و سەرۆکی خۆی هەڵبژێری. ئەگەر هاتووە پەرلەمانی هەرێم بڕیاریان دەکات جەنابەت بمێننەوە. وڵی بۆ بزانم چ بڕیارێکدان بۆ پێشوەخت بڕیار نەدەین، ئێستا مەوزوعێکە لای ئەوانە بزانین چ دەکەین. ئێستا دیدار و کۆبنەوە سیاسەکان گەرم و گوڕن، هەر لایەنە و باسی چارەسەرکردنی پرسەکە لە ڕوانگەی خۆیەوە دەکات. پەرلەمانیش لە کاتێکدا سەرقاڵی مەسەلەکەیە کە تەنها هەفتەیەکی ماوە و 30 حوزەیران کۆتا ڕۆژی ئەم وەرزەیە و پشۆکەی دەست پێ دەکات. لە پەرلەمان و حزبەکان کردووە ئەو کوتایی با و مەوزوعە بینن، چون کوتایی پێدینن منی تاعاتیان دەکەم، هیچ مشکلە. هونەر ئەحسان، NRT